أنا بخۆشەویستان من چۆمان خەسرەوم لە بەرنامەکانی ئەمڕۆی چۆمان لەگەڵتانم کە پرۆگرامی ئەمڕۆی چۆمان پرۆگرامە سیاسی کۆمەڵایەتەکان لە خۆ دەگرێت بە میوانداری پسپۆڕانی شارەزایان لەو بوارە بۆ ئەمڕۆژ زۆر بەڕێز کاک حەسەن جەباری وەکو چاودێری سیاسی لە باسێکی سیاسی دەدوێت کە ئەویش سوپرایزی ئێمە کرا بە ناوێکی تازە لە کایەی سیاسی ئێمە ناومان نەبینیوە یاخود ممارەسەیەکی سیاسی نەبوو ئەویش عەلی زەیدیە کە بۆ سەرۆکوەزیرانی نوێی عێراق کاندید کرا بۆ ئەم باسە لەگەڵ کاک حەسەن جەباریە دەپرسم لەوەی کە ئێمە سەرۆکوەزیرانی پێشووترمان تاقی کردوتەوە وەکو تەجروبە وەکو لە نێو دەستورا یاخود ئێمە وەکو هەرێمێکی فیدراڵ دیسان ئەم کەسایەتیە هەم ڕۆڵی ئەوانی ترە گەڕێ یاخود ئەوەی کە پێڵ نێو حکوومەتی عێراقا حکوومەتی قوڵ هەیە یاخود بەم شێوەیە کە پارتی دیموکراتی کوردستان کە هێزی یەکەمی هەرێمی کوردستان و عێراق بایکۆتی پەرلەمان و حکوومەتی عێراقی کردووە و قرارە لە چەند ڕۆژی ئایندە عەلی زەیدی سەردانی سەرۆک بارزانانی بکە. دەچمە لای کاک حەسەن جەباری. کاک حەسەن زۆر بەخێراتی. سپاس بۆ جەناب. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەم ناوە ئێمە کە دەیبینەوە تاەن سیڤەکەی خوێنین و شتێکی وە نادۆزینەوە وەکو پەرلەمان وەکو پەرلەمانتار وەکو کایەی سیاسی. چۆن هەڵسەنگاندنێک چۆن ئەمە یاخود ئەکرێ بڵێن با بیبینینەوە ئەو کاتە قسە لەسەر ئەم کەسایەتی بکەین. سپاس کاک شۆمان. دیارە ئەم هەڵبژارنی ئەم جارەیان کاندیدکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەم جارە جیاوازترە لە هەموو جارەکانی کە بۆچی ئێمە ئەزانین دۆخێکی تاو جیاوازەیە لە ناوچەکە شەڕێکی گەورەی ئەمریکا و ئێران و ئیسرائیل هەبوو ئەم دۆخەوەکە کاندیدەکە جیاوازتر بێ هەلومەرجەکە جیاوازتر بێ و تەوقیتاتەکان شتێکی کەمان پێڵێ بۆ نمونە لەم شەڕەیە ئەمریکا و ئیسرائیل کە لە ناوچەکە شەڕێکی گەوران باوە بڵێن هەڵگیرسان بەرامبەر یەکێک لە گەورە زلهێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆمانزانی ئێرانە و لە شکڵی قاڕەیەکە دیارێران 4 ملیۆنە و موقعێکی جوغرافی گەورەی هەیە و تەسیراتی زۆر بوو بەڕاستی لە هەردوو لە تەسیریان هەیە بۆ سەر دیاریکردنی کاندیدەکەی عێراق. بەڵام ئەم جارە بۆڵێم جیاوازترە جاری پێشوو کە هەڵبژاردنەکە یان مشتومڕە بوو لە بینی ئیتاڵی تەنسیقیان بڵێ ماڵی شیعە بەعام هەمیشە مانزانی قاسم سلێمانی کە هات وەکو کەسێکی خاوەن نفوذ و کەسێکی ڕێزگیرا و لەلایەن شیعەوە بە تایبەتی و لە مەنتەقەکەی شایانی خەڵک حسابی بۆ کرد بۆ هەژمونی ئەم کەسە بووە زۆر جار کە ئەمە هات دانیشتێکی دوای گەڕانەوەی ئاڵگۆڕە بوو بۆ پۆستەکە یان کاندیدەکە دیاری بەڵام ئەم جارە قائانی هات و ڕۆشتەوە ئاڵگۆڕ نەبوو لە پۆستەکە دیاری نەکە بەعکسەوە دیسانەوە هەستمان کرد لە ناو چوارچێوەی هەمانگی لە ناو ئیتاڵی تەنسیقی ململانەکان زەقتر بوون و ینی کەواتە تەسیری ئێران کەمێک لاوااستر بوو لە جارانی پێشەوەی منەی بینم یان پێشتر بە قووەتر بوو هەژمونونەکەی لێ ڕەنگە ئەم جارە تقریبا طبعێکی ڕاوێژکاری هەبوو تا تەبعێکەوەی هەژمونگەرایی هەبێ بۆ تەبعێکەوەی بیسە پیان بڵێ فڵان کەسم پێ باشە ئەوە بوو دوای ئەوە مایەوە سەردوو کەسایەتی گەورەی تەبعاً ناو ماڵی شیعە ئەویش مالکی بوو دوایش سوودانی بە حکومی سوودانی و فتری کە حکمی کرد لە عێراقیەکان هەندێکیان بە ئیجابی وەسفیانەکەن پیاوی تەسوی و پیاوێکە توانێتی هەندێ مەلەفی دارە بکە بەڵام ئێمە ئەوەی کە سێریەکەن ئەمریکیەکان ڤیدیۆیان هەبوو لەسەر ئەم دوو کەسایەتیە لەسەر مالکی کە مالکی ئەو ڕابردووی هەبووە دوو جار کراوەتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەم دوو جارە توانێتی حیلەیەکی شەرعی یان فێڵێک ئەمریکا بکە یانەوەی ئەمریکا داوای لێ کردووە نە لە ینی مەرحەلەی یەکەمە کە 4 ساڵی تێپەڕان نە لە مەرحەلەی دووەمە 4 ساڵ ئەو شتانێک جێبەجێکە بۆ ئەمریکیەکان ئەم جارە وەکو جەنابەت باسی کرد پۆستی ینی ئەو پۆستی کە ئەمریکیەکان کردیان بۆ پێشوازی لە عەلی زەیدی پۆستێکە گەر بەوردی بیخوێنیتەوە ناوەڕۆکەی سیرکە ئەوەندە ئاراستەی شەقامی عێراقی ئەوەندەی ئاراستی هاوڵاتی عێراقیە ئەوەندەی ئاراستەی کەسی عەلی زەیدی نییە یانی داوای ئەوە کە ئەڵێ هیوادارم خۆشگوزەرانی بۆ عێراقا بێ بتوانن ئاشتەوایی هەبێ ئەمانە شتە تایتڵەواز حەکە بەوەی بەبەرچاوی ئێمەوەی بەبەرچاوی خەڵکەوەیە یان بینێرێک دانیشتۆ لە ماڵەوە چاودێرێکی سیاسی دانیشتۆ متابعەکە ئەم تایتڵا بینێ لە پشتی ئەم تایتڵەوە داواکاریەکانی ئەمریکا بۆ ئێستا
بەڕێی من یان بخوێندنەوەی من خوێندنەوەی و یان معلوماتێکی ئەچید نییە بخوێندنەوەی من ئەمریکا ئەیەوێت ئەگەر ئەم کەسە بتوانێت هاوسەنگیەک ڕاگرێت داوا ناکە بە تەواوەتی لە هەژمونی ئێران و سەیطرەی ئێران دەبەست بۆم مەرحەلێ بۆم قۆناغە ئەگەر بتوانێت هاوسەنگی ڕاگرێت لە بینی ئەمریکا و ئێرانە لە بینی بەرژۆندیە لە تقریبا شتێکی باشی گرێت خاڵێکیە کە سوودانی و مالکی و ئەوانەی پێشتر نەیانتوانی بیکەن ئەوەیە ئەم هاتۆ کۆمەڵێک گروپ کە نزیک یان بڵین لە چوارچێوەی حەشدی شعبی شارەکە ئەمانی جیا کردوێتەوە ئەمریکا ئەمانی خستێتە قایمەی تیرۆرەوە بزانین ئەم پیاوە ئەتوانێت ئەو بۆ ئەمریکا بکە فعلەن ئەمانە نێنێتە پێشەوە قسان لەگەڵانەکە ڕاوێژیان پێنەکە چکۆیسا مینەکەیە بابەتێکەیە تەڕحەکرێت لەسەر عەلی زەیدیەڵەیە چێتە هەر کۆبوونەوەیەکەوە کەسێکی لەگەڵا دانیشتووە زۆرجار لە مەشهەدەکانە بینیمان لە بازنەیەکی سوورە ئایا ئەڵێم کەسە بێ ئەوەی سفەتێکی سیاسی مەرموقی هەبێ ئیتاری تەنسیقی دایناوەکو چاودێرێک بە مقابلە و دیدارەکە ئەمە شتە سەحەفی و شتە ینی ڕووکەشەکانە و ئەوەیە ئەمێنێتەوە بەنسبەت دۆخەکەەوە عام ئەم پیاوە کاڵێن تەکنۆقراتەکەی لەکوێە تەکنۆقرات ئەوەیە کە کەسێک بێ بڵێم بۆ نمونە ڕاستە مەسن کاڵی ماستەری هەیە ئەڵی دکتۆرا هەیە کادی بەڵام ڕۆ ماستەر و دکتۆرا ئەم یان سەریح بین لەگەڵا و ڕاشکاو بین بۆ وەز ڕژینگەی عراقم شادە زۆرن کاک حەسەن تەبەن قسەکانت پێ نابڕم ئێمە هەمیشە کەس ئەبینینەوە کە چۆن ڕۆڵێک ئەبینێت بۆ گۆڕانکاریی دراماتیک فعلا کەس مهمە لە ئەمریکاش مهمە لە ئەمریکا کە مؤسساتە ترامپ ئۆباما نوعەکە جۆن بایدن نوعێک بوو خەڵکی نوع بەڵام لە عێراق لەبەر مؤسسات دین لەوانەیە کەس زۆرتر دەوری هەبێ زۆر جار میزانیەکان بەراوردەکەەوە میزانیان لە بەردەستی ڕئیس وزرای عێراقە دوو هێندەی میزانی دەوڵەتی وەکو سووریا بێ کەواتە یعنی حەقی تەسەڕوفی بە پارە و بە ئیمتیازات و بە بەخشین و بە تەخشان و پەشان حەدێکی زۆر لەبەرەوە ئێستا چاوەکە لەسەر کاڵێن تەکنۆقراتەوەکەوی باسم کەویستم تاوایەکەم شادە زۆرە لە عێراق ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆر بەڵام چەندیان لەمانە خاوەن ئەزمونن چەندیان لەمانە بەتوانان چەندیان لەمانەی خۆیان یەنە پێشەوە یعنیسا من تەسەوڕەکەم کۆمەڵی ناو لە ڕابردووە هەبوو وەکو دکتۆر عامر کوێسی کەیکی لە خەبیرە گەورەکانی مەجای ئیدارەیە کە ئێمەی ناسین ئەمە ئەم ناوانە نییە نانە پێشەوە بۆ چکازان دۆخەکە دۆخێکی تەندروست نییە دۆخێکە هەژمونی ئێران زاڵەوە ملمەنانیی گەورە هەیە لە بینی ئەمریکا لەبەرەوە ئەم کە هاتووە من تەسەوڕەکەم لەو سێبەرە نەتوانێت تێپەڕێکە سێبەری ئیتاری تەنسیقیە و لەو عەقیدەیە کە ڕەبتە بە عەقیدەیەکی ئایلۆجی کە مەوزوعی شیعەیە و هەژمونێکی گەورەی هەیە لە مەنتقەکە شەڕەکە شەڕیەوەیە بڕوا ناکەم بتوانێت هەنگاوی زۆر باش بێ هەرچەنە ئینسانە بێ ینی زوو قرار نییە چاوەڕێی کۆناغەکانی داهاتوو بکەین بەڵام ئەوە کۆڵە خوێندنەوەیکی سەرەتاییە بۆ کەسایەتی بۆ هاتنە پێشەوەی کە نەکو سپرایز بوو بۆ ئێمەی کورد ینی بۆ ئیعلامی و چاودێری سیاسی و ئەوانی متابعی سیاسەکەن لە ناو وەسەتی عێراقیە ئێمە نەمان میستوە وەکو هادی عامری ناوی هەبێ وەکو مالکی ناوی هەبێ وەکو سەدر ناوی هەبێ وەکو فالح فەیاز ناوی هەبێ وەکو فڵان ناوی هەبێ بۆی وانە بڵێ ئەمە علاقەیەکی دێرینی هەیە لەگەڵ قیادی سیاسی کوردە علاقەیەکی دێرینی هەیە لەگەڵ سونەکانی علاقە علاقەیەکی دێرینی هەیە لەگەڵ وەسەتی عێراق ئەمانی هیچ نییە هاتووەتە ئێرە ڕەنگە بەڕێی من یەک مەهامی گەورەی لە ئەستوایە بێ ئەویشەوەیە توانی چوارچێوەی هەمانگی و توانی عێراق ئینقاذکە لەو سەقفە دەستووری کە بۆی دارابوو بۆی نەڵێن یان بۆی نەڵێن عێراق سای من زۆر جار خەڵکێک بەراورد دەکاڵە کاکە هەرێمی کوردستان استیقراری تایە ئەوی تایە ساڵێک و 6 مانگ نەیانتوانین حکومەت تەشکێن بەسەوە تا عێراق دەوڵەتێکی فاشلیشە دنیای مصیبەتی تایە دنیای گەندەڵی تایە خۆیان وابەستە کردو بە تەوقیتاتی دەستوریە ئەم نقطەیە بۆ نقطەیەکی ئیجابیە بە ئینسان باسی بکانی ئەمەیە کە ئەم ڕەنگە وەکوڵی فریادڕەسی ئەم نقطە دەستوریە بێ ئەم خاڵە دەستوری بە ئەم پۆینتە بکە لە مادەی 76 دەستوری عێراقا باسیەکە و هەموو قۆناغەکانی دیاری کردووە ئەمەیە حاڵەکە من تەسەوڕەکەم نا سەحرێکی تیان نابینمەوە ئەگەرنا ئەمە هەر دووبارە شرۆڤ و لێکدانەوەی سیاسیەکین کاک حەسەن لە پشت کەوالیسەکانەوە یانی شتانێکتر هەم بە حکمێ بۆ نمونە کاک عەلی زەیدی کە ئەبینینەوە بە تەزبیحێکەوە یەتە نێو سەحنەی سیاسی بۆ چی بیگەڕێنەوە مەسەلەن عەشیرەتەکەیەتی گروپە
چەکدارەکەیت یاخود بزنس و بایعەکەیەک بڕواکە من تەسەوڕەکەم عێراق وردە یعنی لە جاتیەوەی پێشکەوێت و ئەزمون کاکا و کەڵک بوونێکی حکومڕانی باشە بێتەوە دواوە هەر لە سەر و کۆمارەوە کە کورد خۆی نەیتوانی سەر کۆمارەکەی خۆی دەستی شانکە لە پرۆسەیەکی یان چۆن مەسەن شیعە بۆ خۆیان ئەڵێ نەمە کاندیدەکەی ئێمێ سوناڵین کاندیدەکەی ئێمێ کورد نەیتوانی ئەمە بکە بە حکم و سراع و ململانەی گەورە هەیە کەواتە تەراجعەکەی لە عرفە دەستوریەکە ڕاستە منە نووسراوە بەڵام تەراجعیش لەوەیە تەراجعەکە ئەوەت بینی ئەو مەشەدە و بینی کە مەشەدێک بوو ڕەنگە لە دایرێکی بچووکە بڵێن کاکە پرۆتۆکۆل بەم نەوعە ناکرێت نەکو لە قیمەی دەسەڵاتی عێراقی و دەوڵەتی عێراقا یان خەڵکێک کە تەمەنێکی حزبی و سیاسی یان تەمەنێکی ئیداری کەمیش بێ تەجوێکەم بێ بیخاتە بەر کەوانێکەوە بڵێ ئەمانە بۆ ینی ئەو مەرسومانە لە دنیا ئەیبینین مەراسیمەکان ینی مەرسومی مەسەن ڕیز وزەرا بە تایبەت لە عێراق یان دەسەڵاتێکی زۆری هەیە هەم لە ڕووی داری هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی تەنفیزی ینی تو هاوشێوەی ئەوانی بەریتانیایی کە هاوشێوەی کە بەریتانیا وڵاتانی دەوروبەری خۆشمان تورکیا و وڵاتانی کە ینی لە ئەتەکێتی دیبلۆماسیەتکەیشە لە عورفەکەیشە ئێمە چوینێتە دواوەکو عێراق یعنی مە خاڵێکە زۆر خراپە تەجیدکە لەسەر عێراق و مەشەدێ بەڵام ئەمریکیەکان ئەوە مهم نییە بەلایەنەوە یەکێتی ئەوروپا و مهم نییە بەلایەوە مهمەکە چییە؟ ئایا ئەم پیاوە ئەتوانێت جارێکم حکومت پێک بێنێ ئەتوانێت بێ بە نقطەیەکی هاوسەنگ و کۆکردنەوەی ئەم لایەنە لایەنی سونە و شیعە و کورد بڵێ کاکە وەرن با حکومەتێک ئەتوانێت قەناعەت بە قیادەی سیاسی و مەرجعی کورد کە بە سەرۆک بەرزانی کە ئەمانی بڵێن ئەم فترەیەکە بایکۆتی پەرلەمانیان کردووە بایکۆتی حکومەتیان کردووە بگەڕێنەوە حکومەتەوە ئەتوانێت ئەو مەنسەبانی کە لە دەست کورد ڕۆشتووە هەموو پۆستە گرنگانی لە سوپاس سالارەوە تا ئاخیر ئەمانە من تەسەوڕەکەم بە تایبەتی سەرۆک بەرزانی یەک وەرەقی لایە یعنی هەمومان نەزانینەوەی کورد بێ یەک وەرەقی لایە وەرەقەیەکی مافە دەستوریەکانە تەقدیمی ئەم پیاوەیەەکە ئەڵێ ئەتوانی ئەم مافە دەستوریانی کە زیاتر لە 51 مادەی دەستوریە پێشە کراوە بۆ کورد بیگەڕێنیتەوە ئەتوانی ئەو پۆستانی کە هەیە کوردی لێ مەحروم کراوە بەشێکە لە ینی پێکهاتەی عێراق و بەشێکە لەوەی کە عێراق بە ڕێڕۆڕاستەکە بڕە ئەتوانی ئەم بەرنامە و ئەم پلانە کە هەرێم ئیسا خۆمان زانین هەرێم ینی هەموو مانجێگە بێت تۆ دڵی خەڵق خۆشکی بڵێەوە ئەم چوار خاڵەمان هەیە بۆ عێراقەممان جێبەجێکرەوەمان جێبەجێکەوەمان جا ئەمە ماوە بزان تەیفسامی ڕازیە بێ بزان ڕیز وزەرا بزین ئەمانە یانی بەڕاستی جنابی سەرۆک بەرزانی زۆر جا لە مەحفەلەکە وتێتەوە عیبێکی گەورەی بۆ شانی عێراق ینی تۆ بە منەڵی ئەبێ لە چوارچێوە عێراقاوی کە لە چوارچێوە عێراق شای مزایدی مچەت لەگەڵاکە مزایدی پارەت لەگەڵاکە مزایدی لەگەڵاکە بۆ بەغا نایکە بۆ بەسڕا نایکە بۆ شوێنی کە ناک بەس یەتە سەر تۆ حسابی دینار بە دیناری لەگە حساب بۆ داعشی ناکرد کە لە لە مووسڵ حسابیەوە ناکە بڵێ ئافرین ئێوە بۆ پارەکەمەی ئێماتان نینێ کە پارێ ئەم جسرە ئەو ڕێگەڵبانە ئەو کارەبا 24 سەعاتیە ئەو مدێلە جوانەتان دروست کردو کە خەڵک یان لە هەندێک بابەتی شابڕۆکە خەڵکێک تێرەکە بیژدانە لە عەرەبەکان چی سونە چی شادی بووان کە خەڵکی هەرێمی کورسان بەعام خۆی من یەک شویست ماماژەی پێم زۆر گرنگان بینە ناو وردەکاریەکەەوە ئێمە حکومڕانیەکمانەوێ کە بچیتە بەردەم بەلەدیەکە و لە باغاش بچیتە بەردەم بابلمەعەزام یان بچێتە شاراکندی هەستکەی کە ئەو نوخبە سیاسیە تەسیریە بۆ بەسەر خەڵکە ئیستا لە هەرێمە تا ڕادێ هەستی پێەکەی مەسەن تۆ چیتە شوێنەکان خەڵک خاوەنی جۆرێک لە سەقافەتە و جۆرێک لە ئارامیە جۆرێک لە ئەتەکێتە بەڵام لە بەغاکاتی ئەو ئەتەکێتەوە بۆ ئەبێ نخبەی سیاسی عێراقەمە دروستکە زایدە نخبەکانی کە بەڵام تا ئێستا نایانتوانن اینجا ئەم هەموو کێشە و گرفتە هاتووەتە سەر کەسێک کە لە ڕووی تەمەنی حزبی و سیاسی ئەوان تەمەنیی حزبی سیاسی وای نییە بۆ کەسێکیش لە ڕووی ئەم هەموو خەڵکە گەورە ناوە گەورە و مانشێتە گەورەی لە عێراقەیە تۆ پنا نەبیت بۆ بەر کەسێک کە تەسوی ئەم مۆزوعەکە خەڵکێک بێنی لەبەرەوەی تەنیا بۆی مالکی نەبێ یان بۆی سوودانی نەبێ بە حاکم ئەم بێنی بۆیە لێرەوە من تەسەوڕێکمە گەڕێمە بۆ نقطەی ئەڵێم ئەم تەنیا تەسویەوەیان بۆکە لە نقطە دەستوریەکە نەجاتیان بە
لەو خلافە دەستوریە بۆی نەکەونە مەعمایشی دەستوری و دوای فەراغێک دروست بێ و لی دەرنەچن هەدەفەکە تەسەوەرەکەم یعنی نقطەی استراتیجیەکە پۆینتەکە ئەوەیە لەو خاڵ استراتیجی کە دڵیان پێخۆش عێراق تەوقیتاتی دەستوریە. طبعا من شرۆڤی کاک حەسەنم لە گرنگە وەکو چاودێرێکی سیاسی ئەتوانم لە نێو قسەکان تا ئایندە ببینەوە ئێمە قسەمان لەسەر چی کرد بە تایبەتی عێراق و ئێران و ئەمریکا و ئیسرائیل بە دۆخێکی هەرە ئاڵۆزە چۆن ئەو هاوسەنگی ڕابگری لە عێراقا. ئەجا ئەمە پرسیارە هەرە گەورەکەی کە جەنابتەی لە تەوقیتێکی زۆر قورس و زۆر زەحمەتە یعنی ئەبووە شیعەکان تەسیان بە بەوەی باشترین کەسیان بە ئەزمونترین کەسیان لە سیاست و لە معریفە و لە تێگەیشتن و لە خوێندنەوەی نەخشەی سیاسی منطقە ئەویان کاندید کردایە نەکو خەڵکیشان بیان کاندید کەن چاودێری بۆ دابنێن یا مراقبی بۆ دابنێن چکەوە ساوا دەرەکەوێت لە وێنەکانە ئەو یە میبین لە وێنەکانە کامە چێ سەردانی هەر کەسێکە ئەم کەسی لە ئیتاڵی تەنسیقی وەکو چاودێردایان ناوە ئایا ڕابێژی پێکە ئایا شتەکانی بۆ ڕاستەکاتەوە ئایا بە ئەزمونترە لەو خۆی لەگەڵ ئەویشە ئێمە هیچ ینی هینێکمان وەرنەگردووە بڵین کەسێکی زۆر ینی عەبقەری و بەتوانا و خاوەن سەلیقە و بە ئەزمونە یاوەری ئەم کەسێ بۆیش مەسارەکەی بۆ ڕاستکاتە بۆیە من ینی خوێنەوەی من تەنیا تەوقیتاتی دەستوریە و ئەگەر ینی هیوادارم ینی خۆزگەوا بێ بتوانێت ئەو هەژمونەی ئێران کەم کاتەوە و بتوانێت مۆزوعی تیرۆر و ئیرها بەڕاستی دوور خاتەوە لە عێراق و بتوانێت بەڕاستی و مۆزوعی دۆلار و ژیانی خەڵک و ئەوەی کە ئەمڕۆ زۆر گرنگە ینی دۆلارەوە تا چۆتە 153 و 154 یان میتوانێت هاوسەنگیە ڕابگرێ ئەمانە کۆمەڵی مەلەفی زۆر گرنگن بۆ هەموو عێراق بە تایبەتی هەرێمی کوردستانش طبعاً وەکو باسم کرد وەرەقەی خۆی هەیە و بەرنامەی کاری خۆیە بێ بۆ ڕێککەوتن لەسەر حکوومەتی ئاینی. کاک حەسەنمە باز لە کەسێکەکەین کە پێگەیەکی هەرە هەستیار و باڵای پێدراوە بەڵام لێرە ینی ئێمە بێ ئەوە بمێنینەوە یا تێڕامێنین چی لەم عێراقە ڕوویە بۆ ئەم کەسایەتە ینی دۆستی ئێران نەبێت چی ڕوئەیە ئەگەر بە ژەوەندەکانی ئەمریکا هەڵە سوورە دیسان چی ڕوویە هەین بەرداشێکە ئەم کەسە کەوتۆتە دیارە بەرداشێکەوە کە هەردووکیان ئەبێ بیهاڕن. پرسیارەکە بە دیویی کە باسەکەم ئەمریکا بۆ نەیهێشت مالکی بێتەوە بۆ نەیهێشت سوودانی بێتەوە لەبەر مالکی تاقی کراوەتەوە سوودانیش لەم مەرحەلەیە لە شەڕەکە تاقی کراوە شەڕی 12 ڕۆژە و ئەم شەڕی ئەمە خیرێشکەکرا ئیسرائیل و ئەمریکا پێکەوە دژی ئێران کرا ئەم نەیتوانی کۆنتترۆڵی ملیشیاکانکە ملیشیاکانە هاتن تەجاوزیانەکرد سەر هەرێمی کوردستان تەجاوزیانەکرد سەر ئیمارات سەر کوێیت سەر وڵات نەیتوانێ مەکە لەبەرەوە ینی ئەم جارە تێستێکە ئەمریکاش بڕوا ناکەم ینی وەکو مؤسسات باسەکەم پەلەی نییە یانی مراقبەی وەزعکاکەەوە علاقی بەوە شەو نییە کە من وتم یعنی سا خۆم ئەو قسانی کە کردن لەسەر زەیتی ئەمە پیاوی تەکنۆکراتیان تەکنۆکرات نیان توانێت ئەو علاقی بۆ نییە ئەگەر توانی ئەم دووسێ خاڵی بۆ جێبەجێکە ئەوەیەوێ لەکوێ بەرژەوەندیەکانی ئەمریکا جێبەجێ لێ ئایا ئەگەر ئەم توانی و بەڵان سەڕاگرێ و ملیشیەکان ڕاگرێ وە وەسع دروست نەکە علاقی بە ئەزمون و شارەزای و تەکنەوە جێرە بۆ خەڵکی عێراق لە بیرمانە ئەو تاڵیبانی هێناوە سەر حکوم وانەبوو ینی هێنایەوە سەر حکوم بۆ چکە بەرژەوەندیەکانی پاراست دەبەرەوە ئەمریکا دوای بەرژەوەندی و مەسلحەتی خۆی کردو بە ڕاشکاوی شەماڵێ و نایشە بە تایبەتی لە سەردەمی ترامپ کە بەرژەوەندی و پارە و سەرمایە و لێکدانەوەی دۆلار و ئەمانە و نەوت و غاز و ئەمانە لە هەموو شتێک گرنگترە یان بەرچاوڕوونێکی زۆر زۆریاوە بە خەڵکی هەموو دنیا کە ئەمریکا ئەمێ خۆگەر باسی هەندێک شتیش پێ وردەکاریکەن خۆی ئیماراتی ژوای سا ئیمارات ئەڵێ بە پاکستان ئەڵێ ئەو نە قەرزم لاتە وەرە قەرزەکانم بەرەو چکە تۆ وەساڵەتێکەکەی لەگە وڵاتە خەریکە اقتصادی من تەدمیرەکە یعنی هەمووی ساوای لاتۆ بە دوای بەرژەوەندی خۆیان گەڕێ بۆیە پێم وایە گەر ئەم بتوانێت بەرژەوەندیەکانی ئەمریکا بەڵانسی ڕاگرێ ڕانێ لانێ گرنگ نەبێ بووی بۆ عێراقیەکان گرنگ بێ بۆ هەرێمی کوردستان گرنگ بێ کەسێکی باش و ئەوە بێ خزمەت گوزاری تەقدیمکە شرۆڤە و قسەکانی من و بەڕێز کاک حەسەن جەباری ینی هەمووی بە شیمانەیە هەمووی بە ئەگەرات بەتاکی خوێندنەوەیە هەمووی بۆ نمونە لە ئەگەری تەبەنێسە تەواوێران ئەمە دۆخەکەی حەزەکەم کاک چۆمانەوە پێ بڵێم یان خوێندنەوەی جەنابێت وەکو ڕۆژنامەنووسێکی کورد و تەحلیلی سیاسی ئێمە نزیکترە لە ڕاستی وەک لەوەی جۆن بۆڵتنەیەکە
بەوە نییە ناویشی گەورە و ئێمە لە ناواقعەکە من خۆم لەگەڵ شیعە ژیاوم لەگەڵ سونە ژیاوم لەگەڵ تورکمان ژیاوم لەگەڵ ئەمانەیە ژیاوم ئەگەر واز لە خەڵکە سادەکە بێنی خەڵک ژیانی ئەوێت بەڵام سیاسەتی شیعە و هەیمەنی شیعە ئەوێ ئەم منتەقەیە لە ژێر ئایدلۆجیا و هەیمەنی شیعەیە بێ ئەمە تەزاڕوبێکی گەورەیە ئەمە نقطەی تەسادمەکە من کۆنفلێکتەکەیە ئەمە بابەتە سەرچیەکەی لێرە خۆی ئێمە با بین هەندێک سینناریۆ بێنە پێشوانی وەکو سینناریۆ باسیەکەین لاوازبوونی ئێران لە منطقەیە بڕواکە زۆر کەس ئاواتە خوازە بۆی زۆر دەوڵەتش ئاواتە خواز یانی مەسەن دەوڵەتی یۆکو ئیمارە دەوڵەتی کوکو سعودیا دەوڵەتی کوی دەوڵەتی چوکو بەحرین دەوڵەتی چوکو قەتەر ئەمانە ئەیانەوێ ئەگەر ئێران نەڕخێ لاواز بێ زەعیف بێ ینی ئەوە نەوێ بە ئیسرائیلی یەکێکە لەو دەوڵەتانەکەیوە تورکیاژ یەکێک لەو دەوڵەتان هەرێوەی لاواز بێ لەبەرەوە من تەسەورەکەم ئێران وەکو خۆیانی ئەعلانیان کرد زۆر جار ژەنڕاڵەکانیان ئەیانوت تەحملی 6 مانگەکەین لە مقاومە لە شەڕی تاڵ کاماڵی 6 مانگیانی ئەوان خۆ دەزانی ئێران دەوڵەتێکی بەڕاستی ینی گەورە و فراوانە و خاوەن سەرۆت و سامانێکی زۆرە ڕاستە سەرفی کردو بۆ ساڕۆخ و بۆچی ئەوانە میلەتەکە بەڵام ئیسا سەلمانی بۆ ئەوان خەتی یەکەمی نەما خەتی دووەمی نەما تەقیمە مقاومەی کرد خۆی دروست کردەوە لەبەرەوە ئەمریکاش یعادە نەزەرێکەکە یەکی لە سینناریۆنە ئەوەیە ئەمریکا ڕەنگە بەوە ئیکتیفا بکە کە ئێرانێکی زەعیفە بێ لە منتەقەکە ینی شەر نییە ئەو ئاواتانی سعودیەکان بێتە دی شەر نییە ئاواتی ئیماراتیەکان بێتە دی لە منتەقەکە ڕەنگە ئێرانێکی زەعیفە بێ لە منتەقەکە چکە گەرێ مەسەی سینناریۆی سووریاکەین بۆ نمونە سینناریۆی سووریا سینناریۆیەکە بەڕاستی ینی چاوی لیەکەی تەنیا بەرژەوەندەکە بەرژەوەندێکی ئەمریکیە ئەینا تۆ بڵی یانیەوەی بە شیعە لەوێ شیعەگەرایی نەما یەکیشکەی هێنا کە پێشتر چەند میلیۆن دلاری دانا بۆی بژیرێ ئیساڵە قایدێکی گەورەی ساڵی ئەفسانەیە لەبەرەوە ئەمریکا بە دوای بەرژەوەندی خۆیەتی بە دوای مەسلحەتی خۆیەتی زۆر گرنگە بۆیە من هەمیشە باسەکەم ئەڵێم جنابی سەرۆک بەرزانی هەر شیعەیەک بێت ناوی چی بێ و شقلی چۆن بێ و ڕەنگی چۆن بێ و تەمەنی چۆن بێ زۆر مویمەوەیە ئەو مادە دەستوریانە جێبەجێکە مافەکانی هەرێمی کوردستان بیا حکومەتی هەرێمی بەدوای ئەوە نەگەڕێ حکومەتی هەرێمی کوردستان لە قاڵب بە ئەوە گرنگە زۆر بە ڕاشکاوی منەوەی خوێنەوە مەتاڵیبی کورداوەکانی کورد ئەما بێ بۆم قۆناغا شرۆڤەکانت زۆر ینی من جگەی سەرنج بۆ یەکەمترین پرسیارەکەم و پێت ناڕم کاک بەڵام بە لۆژیک ئێمە قسە بکەین لەسەر ئەمە عەقڵە سیاست زانستە پۆلەتیکایە هونەری بەڕێوەبردنە کە ئێمە ئەیبینن و ئێران لە هەر شوێنێک لەگەڵ هەر گروپێکە لە هەر وڵاتێکە دەسەڵاتی هەبوو بێ بەخۆی و کردێتی وێرانە لۆژیک و مەتێق ڕێگە ئەیە بەمەکە ئەو هاوکێشەی کە تۆ باسیەکە هاوکێشەیەکە دوورە لە هەموو شتێکی خەیاڵی سیاسی و ڕۆمانسیەتی سیاسی واقعا مەسەن بۆ نمونە حوسیەکان تەعاملی لەگەڵ ئێرانیان ژیانیان نییە عێراق تەعاملی لەگەڵ ئێرانیە وتە خەریکایەتە خوارەوە سووریای پێشووتر تەعاملی لەگەڵ ئێرانە هەبوو اقتصادی وێران بوو لوبنان غەزە هەر وێران بوو لەبەرەوەی حەماس سەر بە ئێران بوو کەواتە ئەم معادلەی کێمە لی تێگەین وڵاتانی منتەقەش لی تێگەن بۆ کاک حەسەن نایبەستیتەوە بە استیقلالی باسەکە بکەم لەوەی کە ئەمانی لای خۆشمان پەناو نەهێنین نابەتاچیت یاخود هەیمەنیان کەوتێتە تەواو ژێر دەسەڵاتی یەکشت زۆر گرنگە یانی ئەگەر لە هەرێمی کوردستان بتوانین من زۆر جار ئەمەم باس کردوانیم بتوان لە دەوری وەرەقەیەکی نیشتیمانی نەتەوەیی بۆی ئاسایشی نەتەوەی خۆمان پارێزین یانی تەڕحێکە بۆ کاتە خۆی با یەک شتیش بڵین ینی سەری ئیتاڵی تەنسیقی کە بە هەموو کەم و کوڕەکان خۆیمە ئەنجومنیشی کوردیمان هەبووە ئەگەر تەقلیدی ئیتاڵی تەنسیقیشکن تا ڕادەیەک باشە ئەنیشتی باشە ئەوان لە ئەخیرە بە وەرەقەیەک دەرەچن لە تەوقیتاتی دەرستوریا دەرەچن لەکوێ ئەزانن ئایدلۆژیی شیعە وە شیعە لە خەتەرایە ئەویان پێ مهمترە ئەبێ ئێمەش بە دوای ئەنجومەنێکی کوردیە بگەڕین هەموو حزبە سیاسی کوردیەکان بە تایبەتی پارتی و یەکێتی کە بێ یەک ناتوان حکمڕان بن یان بێ یەک حکمڕانی ناکرێت لە مەرێمە
هەمووی ئەوە یەکرێ مزایدەیە وەرەقی زەختە وەرەقی فشارە و ئەوانە جدان لە مەحەسڵی ئەخیر ئێمە لە دوای ڕاپەڕین هەر کاتێ پارتی یەکێتی بەیەکەوە بوون دەستکەوت زۆر بووە خەڵک باش بووە تەبایی هەبووە کەلتورێکی باشە بووە ژیانێکی باشە بووە کە دوور کەوتونێتەوە تەشنجاتە بووە حساسیێتە ڕاستی زوڵمیش لەگەڵ ئەو زاڵمانەیانی هێزێکی ئەمە نەبێ میدیایەکی پارتی ئەم کەناڵە زوڵمە لەگەڵ ئەو زاڵمانەیانی تۆ دۆست بیت بۆ لەگەڵ خۆمانیانی مەبەستم لە بەتایبەتی هێزی ئەگەر ئێمە ئەو چەمکە ژانی بەکارنێنین چەمکی بڵین زاڵم و مەزڵومانە بەڵام چەمکی بەرژەوەندیەکانی خۆمان دروست هەروە بۆ مەسەن ئیماراتیەک دەستی خۆش بێ فەڕەنسیەک دەستی خۆش بێ تورکیەک دەستی خۆش بێ بۆ ئێمە هەرێمی کوردستان بەرژەوەندیەکانی هاوڵاتی کورد مناڵێکی کورد پێش هەموو بەرژەوەندی هەموو کەسێک نەبێ ئەبێ ئەوە شیعارمان بێ دیسان هەر لە بەرژەوەندی خۆیان ئەگەر بەتاکید ئەو بۆ بەرژەوەندی ئامەگەیانی هەموو حزبە سیاسیەکان هەموو هاوڵاتیانی کوردستان ئەم قسانیان سا تۆ لە هەر هاوڵاتێک پرسە مەسەن لە بیدایەتە هەژماری من چەند دژایەتیەکە پرۆژەی کاربای 24 ساعاتی ئێستا من خۆم بەکاردان لە کۆرمۆ خوا شایەدە ینی ئیعلام نییە بۆ وەکو جەنابەت بووتێ بۆ حکوومەتیە من خۆم ئەم مانگە 53,000 بۆ هاتۆتەوە ئێمانجی پێشووتر 74 ینی چەند سەرفەکەی ئەوت بووە تێدا لە پرۆژەیەکی خەیاڵی ینی تۆ دژایەتیکەی خەیاڵ ینی پرۆژەیەکە خزمەت بووە خزمەت بێ هەژماری منەکە بڕوا بکە ئەوانەی کە ماندوو و هیلاکن بە پلە بوون ینی پۆستی حکومیان وەرگێ و مۆزەفن لەوانە پرسە لە مامۆستاوان ینی لە یعنی بێمنەتە هەر کاتێکە چێت توانین معاشەکەی سەحبکە ئەم سیستەمەی کە ئێمە باسێک استقرار ڕەبتە بە چی ڕەبتە بە استقرار تا استقرارمان هەبێ ئەمنیەتمان پارێزا بێ بڕوا بکە ئابووری و ژیان و گوزەران و سیستەمە بانقیەکانی ئێمەش بەقوترە بن یعنی ئێمە ئێستا سەرەتایە بۆی سیستەمێکی بانقی باشمانە بێ ئەو هەژماری منەوەی کایەکی لە وڵاتانی کە ئەمانیان هەمووی تێپەڕانەوە باسی وڵاتانی بەڵام ئێمە باشە هەنگاومان ناوە ستێپێت چوونێتە پێشەوە خەڵگەستی پێەکە لەبەرەوە بۆ ئەمە لە خۆمان تێک بین ئەوە پرسیارە گەورەکەی بۆ لە خۆمانی تێک بین یان خەڵک چاومان لێەکە کاک حەسەن شڕڤەکان و بەدڵی منە جا نازانم بینەرەکان چیڵێ کاتم لە بەردەستانەمە هینا کۆڵی پرسیارم ما بوو زۆر بەڕست کاک حەسەن جەباری لە پرۆگرامی ئەمڕۆ چۆمان زۆر سپاس کە لەگەڵمانە بووی سپاس بۆ جەناب توانی پشتی کامێرە و دەستیان خۆش بێ و سپاسانە سپاس بە جەنابتان کاک حەسەن خۆشەویستان و ئەزانێوەش هەمیشە تەندروست و کامران بن